من ئەو پیاوانە هەمویان لەوچێ بزانن ئەلێ خۆ مەڕاستی لە پەدەگا ویستم خۆم بکوژم تێگەی لە داخی نەبوونی لە داخی بێکارەبای لە داخی بێ ئاوی لە داخی هەموو شتێ من 1000 دینارم پێ نەبیێم بە مناڵەکەم بچێ بۆ مەکتەب باشە 1000 دینار ئەڵێ باوکە 1000 بەرێچم بە مەکتەب پێم نییە بیێمە باشە بۆ هەموو جێگان هەیەە بیخۆن بەس بۆ من نیمە بیخۆ بۆ من نەبێ کرێخانەکەم بم کرێخان و 6 مانگ قەرزارم 4 مانگی مۆلیدە قەرزارم بەس بۆ من وابم کاکە بۆ ئەم دراوسیانەی من وابێ خۆی وانە 3000 ماڵە تێگەی 500 ماڵان لێ بێبەش کردووە ئەوە مەشروعی ئاوەکەیە ئەڵێن نابێت لەوەژ ئاوبەرن ئێستا من وەک خۆم ئاوەکە لە کۆڵانی ئەودی منەوە هاتووە بۆری ڕئیسی ئەڵێن نابێتەوە لێ ڕابکێشی یعنی ئەمە چی ئەم سوگادیکردنە بە میلەتە هەتاکەی ئێمە بۆیە ئەمە ماکرۆ لەبەریکە حکوومەت تۆزێ بەخۆیان بچێتە و شەرمکا لە خۆی و لە حاڵی خۆی تەریق بێتەوە نەکو ئەو میلەتە ئاوا حەتان بردن سوک و سەرگەردان کات وانە یەک تاڵ ئاوی داوە پێم بەتەن کرد هەتا ئێتاکە من ئەو لە تەستانی خۆمەتمە ئەو باداوە عەلاگا فرۆشم هەتا ئێوارە 3000 4000 500 ئەبێ بێمەوە بە هەفتەیە کۆمەڵی کرد بێم بە ئاو ئەم خەڵکە یعنی سەیرە شەواشە بوو تەواو یعنی مردین هەمووان مردین هیچ قسەکردن ئیسفادەی نییە قسە بۆ کێگەی بۆ دارەبەر دەکرێت هیچ قسەکردن ئیسفادەی چی بڵێن ئێستا تاکو ئێوارە ئەم خەڵکە لەسەر جادە هەر بەگویانە هەرچی تو خوا حکومەتێ حکومەت بێ نەتوانێ ئیدارەی مەکتەبێ بەرێ بەڕێوە لە هوانەیە کە پۆلێک 60 بۆ 65 تەلەبەیتایە نووسراو هاتۆ بە هەموو تەلەبەیەکا بۆ ماڵەکەی من بۆ ماڵی هەموو باوکی قوتابیەکە لە مەکتەبەکەیە 10000 دینار کەنە کاغەزێکەوە بۆمان بنێرن بۆ ئەوەی ئێمە بتوانین کابینەیە بکڕینیا دوو پۆلیکە دروستکەین لەبەرەوەی تەلەبەکانی تابژی ئەوەستا ئاویان بۆیە ناوین ئاویان بۆیە خۆشی وتمان ئاومان بووە و کەچی سەیرەکەین ماڵەکەی دراوزەی من ئاوی بۆ چووە من بۆ منی ئاو بەرم لەوێ ئاو ڕاکێشم 200 مەتر لە جادەی ڕێیسیەوە دوورم 200 مەتر بۆرەکەی سە ئەم بەیانێ بەسەر بۆرەکە بازم هەڵاوەتەم دیەوە بەرماڵێمان هەڵکەنیەوە بۆمانی ئاوەکە ڕاکێشین